میوانێکمان هەیە لە شاری کفری کە بە سوپاس و ڕاستەخۆ لەگەڵمانەیە باز لە کاریگەریەکانی وشکە ساڵی و وشکە سەرما لەسەر کشت و کاڵەکەین. بە سوپاسەوە بەڕێز ئەنوەر عەزیزمان لەگەڵایە ئەندازیاری کشت و کاڵ. کاک ئەنوەر بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوەش باش، بەیانی هەموو بینەرانی باش. زۆر سپاس. کاک ئەنوەر با سەرەتا من لەوە دەست پێ بکەم. هێشتا هیوایەک ماوە کە ئەگەر باران بارێت لە وشکە ساڵی ڕزگارمان بێت یاخود ئەم بارانی ئەگەر لە ماوەی ڕۆژانی داتوە بارێت تا چەند سوود یاخود زیانی بۆ کشت و کاڵە بێ بە شێوەیەکی گشتی. باینتان باش سپاس. وڵایی وشکە ساڵی وشەیەکی قورسە، من ناتوانم لە ئێستاوە هیچ شتێ بڵێم، بەڵام بارانبارین لەم سات و کاتە ببارێ باران بۆ خەلەودانی ئەم ساڵ زۆر باشە. ئەمە خاڵی یەکەم. دووەمیش هیچ مەترسیەکی نییە ئەگەر ڕێژێکی گونجاو بۆ بارێ. ئەگەر ڕێژەیەکی گونجاو بۆ بارێ چونکە ناوچەکەمان پێویستی بە بارانە. هەتا ئێستا ئێمە 212.5 ملیم باران باریوە لە کفری، بەراورد بە ساڵی پار ناقص 47 ملیم بارانمان هەیە. ئێمە ساڵانە ئەگەر بێت و بارانمان لە سات و کاتی گونجاو ببارێ تا 300 ملیم ئێمە کێشەی وشکە ساڵیمان نابێت، کەچی ئەم ساڵ 212.5 مانەیە و وەرزی بارانباری نەشتا ماوە. بەڵام لێرە ئێمە ساڵ کۆمەڵی کێشە توشماناتەوە. کێشەکانەوەیە کە باران باریوە لە مانگی 11 بڵێ لە 6/11 ئەمجا هاتووەتە 25/11 دوجار ئەم بارانە وەستاوە حتا 21/12 یعنی ئەمجا باران وەستاوە حتاکەی تا حوتی 2 ینی چ ڕۆژ مەمدای بووە. خراپترین کات ئەوە بووە کە ئێمە 1.4 ملیم بارانمان بۆ لە کۆی مانگی یەکە. ئەمە گەورەترین زەرەر بوو بۆ دانەوێڵە و خەلەودان و کەرتی کشتتوکاڵی ناوچەکە ئەم ساڵ. و ئەگەر بێت و باران مانگی 2 باش بوونە 52 ملیم باران باریوە، مانگی 3 بڕێکی زۆر باش باریوە 2 شەپۆل بووە، ئەوە لە سەرەتای مانگی 3-4 باران باریوە. بەڵام ئێمە ئەو کێشەکەمان ئەوەیە بارانەکە لەو لە مانگی 12 لەگەڵ مانگی یەکە بارانەکانمان زۆر ژەری بارانبارینەکە زۆر کەم بووە. کاریگەری کردووە لەسەر کەرتی کشتتوکاڵ و دانەوێڵە بە شێوەیەکی گشتی و کەرتەکان تریش ئەو ڕێژەیە کە ئێمە تمۆحمان هەیە ببارێ نەباری و نە بە دڵی ئێمە نە بە دڵی جوتیاران بووە. بۆیە ئەگەر هەر کەسێک زەویەکەی دەین بۆ زەرری کردووە و لەگەڵ ئەوشە کە کاریگەری وشت 2 شەپۆلی وشکە سەرماش کاریگەری کردووە لەسەر کەرتی کشتتوکاڵی بە تایبەتی دانەوێڵە و ئەتوانین بڵێ هەندێک کێڵگە بە تایبەتی ئەوانەی لە زەوی دەیمە چاندویانە زەرریان کردووە و ئەوەشی کە لە بەراوە خۆی ئاویداوە خۆی سەرپرشتی کردووە بەبێ احتیمال لەسەرەوە لەسەر بانام بکە خەلەکەی باشە. بە نمونەوەم لەبەر چاومە ئاو دەخڵودانە زۆر باشە، لەگەڵ ئەوەشە دەماشای ئەوەشکە کە گوڵشی پێوە نییە. ینی ئەمە بخۆی مقارنەیەکی زۆر باشە کە ئەتوانین پیشانی بینەرانی بدەین. باشە کاگەنوەر ئەو وشکە ساڵی و یاخود وشکە سەرما کاریگەری لەسەر کەمبوونەوەی بەرهەم هەیە وا دەکات کە بەرهەم نەیەت یاخود کاریگەری لەسەر چۆنێتی بەرهەمەکەش دەبێت. وشکە سەرما ئەگەر قۆناغە هەرچەندە پلەی گەرما سیلێزی دابەزێ بۆ ناقص یعنی بۆ خوارووی 0 ئەو کاتە کاریگەری زیاترە بێ. بۆ نمونە لە 25/2 لە 24 و 25/2 بە تایبەتی 25/2 ئەم ساڵ 2025 پلەی گەرمە ناقص 2.3 بووە. کاریگەری لەسەر ئەو خەلە و دانانەی کردووە بە تایبەتی بەرەوبوومی دانەوێڵە کە هەراش بوونە چی لە دەیم بووە ئەوەی لە مانگی سەرەتای مانگی 11 چاندویانە وەچی ئەوەیش هەر لە سەرەتای مانگی 11 چاندویانە کە بەراو بووە. یعنی کاریگەریەکە وای کردووە ئەوەی کە هەراش بووە ینی گوڵی کردووە سوتانوێتی
لەسەرەوە گڵاکانی زەر کردوەوە و گوڵەکانشی سوستانەوە نمونە ئاها لە بەرچاوتە بەڵام ئەوەی کە خەلەکەی لە بڵێ لە چاندنەکەی لە کات و ساتی خۆی گونجاو چاندوێتی یعنی پێشوەخت نەی چاندووە لە 11 و دوای ئەوە چاندوێتی تەماشاکە خۆشی ئاوی داوە ئەم خەلە چەنێ جوانە یعنی ئێمە ناتوانین بڵێن هەموو خەلەی گەرمیان خراوە و هەمووی کوردستان خراپە نه ئێمە ئەتوانین بڵێن جیاوازی هەیە ئێمە لێرە ئەوە کاریگەرەکەیەتی هەر وەختێ دەرەپلەی گەرمی دابەزی بۆ خواروی سفر بە تایبەتی ناقص دوو ئەو کە یان ناقصێ کاریگەری لەسەر دانوێڵە دروستەکە و ئەو خەلەی کە بە پێوەوە بێ ینی هەراش بێ ئەی سوتێنێ گڕانکەی زەر دەکاتەوە کە چەنێک گڵاکەی زەردۆ بوو گوڵەکە زەردۆ کرد ئەو کاتە بژاری کەمەکە و ئەی سوتێنێ یعنی هیچ بەرهەمێکی نامێنێت بەعکسۆ ئەوەی کە فەرموو کاگەنوەر باسی ئەو وشکە سەرمایە کە جامر پرسیارێکم لا دروست بوو هەندێ دانەوێڵە هەیە یاخود هەندێ ڕۆک پێویستیان بە وشکە سەرما هەیە کە بەڕێستان ئەندازیاری کشتتوکاڵن هیچ زانیاریەکت لایە سەبارەت بەوەی کە ئەو دانەوێڵە یاخود ئەو کشتتوکاڵە هەر جۆرە ڕۆکێک بێ کامانن کە حەزیان بە وشکە سەرمایە تەنها لەو وەرزەدا گەشە دەکەن یعنی نمونە ئێمە ساڵانە ئەو پلێک گەرما دابەزێت هەر دانەوێڵەیەک یا هەر بەربوومێکی کشتتوکاڵی بەرگری خۆی بۆ سەرما جیاوازە بۆ وشکە سەرما جیاوازە بۆ نمونە تور کە لێرە بەراوە کفری زۆر تووری لێ چاندێ وەکو قڕنابیت و لە هاانە ئەوانەشی هەیە ئەوانە هیچ کاریگەریکی لەسەر دروست ناکە بەڵام ئەتوانی بڵێن کاریگەری لەسەر دانەوێڵە دروستەکە بە مەرجێک ئەگەر هەراش بێ ئەگە هەراش بێ یعنی گوڵەکەی پێگەشتو بێ یعنی زوو پێشوەخت چاندو بێتی تۆ ئەم عمری جیاوازە یعنی تۆ ئەمە تەمەنێکی خۆی هەیە ئەوەنە ڕۆژ ئەم گوڵام قۆناغ بە قۆناغ ئەبڕێت یعنی کۆمەڵێ هینی بۆ چۆ مەڵێ عملیە حەیەوی خۆی هەیە لەناو ئەو دانەوێڵا دروستە بێ یان لەناو ئەو بەربوومانە یعنی ئێستا تۆ ئەوەی هەراش بووە چی پاقلە بووە چی دانەوێڵە بووە کاریگەری لەسەر سوتانوێتی چی ئەوانەی کە توان ئینیان کردە بڵێ خەیار تەماتە شووتی بڵێ کاڵک ئەوانەی کە لە دەرەوە وەکو بەروبوومی سەوزەواتی هاوینە کە لە سەرەتای مانگی 1 و 2 بە تایبەتی مانگی 2 ئەیگوازنەوە بۆ ناو کێڵگەیە بۆ ئەوەی پێشتر لە ناو شەتڵ بووە ئەو کاتە گواستویانەتەوە من چوومە لەسەر کێڵگاکە تەماشاکەم ئەو سەرما وشکە سەرمایە کە باسیەکەین لە 25 24 و 25 2 سوتاندوێتی یعنی جوتیارەکان زەرەی زۆریان کردووە یعنی سەرماکە ئەوە نییە کاریگەری بەس لەسەر گەنمەکە بێت لەسەر گەنمەکەش جیاوازە جۆر و تەرزی جیاوازمانەیە بەرگری ئەم سەرمای کردووە و جۆر و تەرزی جیاوازمان ترمانەیە بەرگری ئەم سەرما کوشندەی نەکردووە بەڵێ کاگەنوەر لەسەر بنەمای زانستی و ئەکادمی باس لەم بابەتانە کرد پرسیارەکەم ئەوەیە تا چەند جوتیاران بە شێوەیەکی گشتی لە گەرمیان بێ یاخود لە هەرێمی کوردستان هۆشیاریان هەیە بەرامبەر ئەم ڕێنمایی و زانیارانە بە شێوەیەکی گشتی وڵی جوتیارەکان ئێستا لە هەمویان لە یەک ئاستی وەشیاریانین بۆ ئەوش بۆ ئەوە گەڕێتەوە چونکە خۆیان هەندێکیان بەدوای زانیاری نوێواکەون هەندێکیان ئەسڵەن هەر خۆیان جوتیاری کۆنن یعنی ئەزمونێکیانەیە و هەندێکیان ئەسڵەن بازرگانن و بەرهێنن هاتوون لە پڕێکە لە ناوچەیەکە هزار دۆنەم ئینجارەکەن یان ئەکڕن پارەیان زۆرە چی وەبرهێنان لە نیشتەجێبوونەکەن لە باوارەکان تێن بۆ ئەیرێش ئەمجا کۆمەڵی خەڵ لەگەڵیانە ئیشەکەن پرسیار ناکەن یعنی خۆ ئینسان لە دەرەوە هەر کەسێ پرۆژەیەک بکە ئەتێ پرسیارەکە ئەو خاکە پشکنی بۆ خاکەکە و بۆ ئاوەکە بۆ ناوچەکە و توی گونجاو بۆ ناوچەکە تێرێت چی دەیم بێت چی بەراو بێ ئەو کاتە دەسەکە بەچاندن بەڵام لێرە ئاستی هۆشیارەکە جیاوازە لە کەس لە تاکێکەوە بۆ تاکی لە جوتیارە بۆ جوتیارە جیاوازە ئەوانەی کە توانیانە بە زانستیانە کار بکەن و توی گونجاویان بۆ ناوچەکەی خۆیان هێناوە و پێشوەخت پیشکنی ئاو سیستەمی ئاودێریان داناوە توانیانە دەرباز بن تووشی ئەم کێشە نەون ئەگە تووش بن لە سات و کاتی خۆیان ئەتوانن خۆیان دەرباسکەن بۆیە جوتیارەکان ئاسی وەشاریان کەمە و ئەو جێتیارانی کە پابندن بە ڕێنمایی و بە توێژینەوەی کشتتوکاڵی ئەو کاتە پێشوەخت کاگەنوەر چی بکرێ بۆ چارەسەریان ئاگادارە بنەوە و
چی بکرێ بۆ چارەسەری ئەم گرفتە کاڵی جوتیاران هۆشیاریان کەمە چارەسەر چییە؟ بڵێ جوتیاران وەکو باسم بۆت کرد ئاستی وەشارەکە جیاوازە لە کەسێک بۆ کەسێکی تر پێویستە جوتیاران پێش وەخت کە دەست بکەنە کاری گشتوکاڵی بێن ڕاوێشکەن بە کەسی پسپۆر لەو بوارە خاکەکەیان پشکنن کە پشکنینی خاکەکەیان کرد و ئاوی ناوچەکەیان کرد کە شوهەوای ناوچەکەیان ئەو کاتە چی جۆرە تەرزێک تۆیەک چی جۆرە بەروبوومێک بۆ ناوچەکان بڵێ بۆ گەنم ئەبێ تەرز و جۆرێکی جیاواز گونجاو بۆ ناوچەکەت بێنیت بۆ نمونە جوتیاری وامانەیە 3 جۆر تەرزی گەنمی چاندووە دوانی پارازر یعنی کە هیچ زەرێکی نەکردووە لەم شەپۆلە سەرمە کە باسمان کرد و دانەیەکی زەرری کردو یعنی سوتاوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە 3 جۆری چاندووە لەم دوانەی گونجاوە بۆ ناوچەکەی ئەو دانەیان گونجاو نییە بۆ ناوچەکەی بەڵام ئەوەشی نەزانیوە بۆ چکە ساڵانی پێش و ئەم سەرما کوشندە نەبووە یعنی ئەبێت تۆ پێشوەخت هەموو ئاکارەکان چۆن ئێمە ئۆتۆمبیلێکە تێرین بۆ ئەم کوردستانە ئایا بۆ ناوچەی کوردستان ئەشێت ئایا بۆ ناوچەی ئەشێیان ناشێت کە شیا بۆ کەش و هەوای ناوچەکەت ئەو کاتە بەکاری تێریت جە هەموو تۆیکیش هەر وایە و هەموو تەرزێکی بڵێ دانەوێڵەش هەر وایە بۆ دار و بۆ بڵێ بۆ دارستان و بۆ هەمان کاتە لە هەمان کاتە بۆ بڵێ ئێستا کنار بۆ ناوچەی گەرمیان ئەچێت ئێمە کنارمانەیە ئەلبیزیانمانەیە ئەو داران بەڵام بەروو و داری سنۆبەر و داری سەر و بۆ ناوچەی کوێستانەکان نەشیە ئەبێ ئێمە لە گەرمیانە دارخورمامانەیە بەڵام دارگوێز لێرە نییە کاگەن لە کاگەنوەر ببوورە من لێرەدا ڕادەگرم دەمێ پرسیاری ئەو بکەم ئەو وشکە سەرما بێت یاخود وشکە ساڵی بێت هەر ئەوە هەر کەشوەیە کە کاریگەری خراپی لە سەردانەوێڵە هەیە ئایا ئەمە کاریگەری تەنها لەسەر بەرهەمەکە دەبێت یاخود کاریگەری لەسەر خاک دەبێت ئەگەر کاریگەریەکی نەرێنی لەسەر خاک هەبێت پێمان بڵێ ئایا ئەم کاریگەریە درێژخایانە یاخود کورتخایانە مەبەستم لە درێژخایان ئەوەیە کە ئایا ساڵی داهاتوو ئەگەری ئەوە دەبێت کە ئەم خاکە نەتوانرێت دووبارە دانەوێڵە کوشتوکاڵی تێدا بکرێت بەڕێز ئەوەی کە ڕووی داوە کەم بارانی بووە ئەم ساڵ بارانەکە لە سات و کاتی گونجاو نەباریوە ئەمە خاڵێکی خاڵی دووهەم دوو شەپۆلی سەرما ڕووی لێمان کردووە دانەیەکیان تا پلەی 30 هاتووە لە مانگی 12 دانەی لە 21 نەماوە چکە شەپۆلێکی بارانبانی باریوە 13.3 ئەو مەترسیە و ئەو سەرمانەوە کۆمەڵی کێڵگەمان زەرری کردووە وەکو پەتاتە بەڵام ئەوەی کە کوشندە بووە بۆ دانەوێڵە ئەوەی کە بۆ لە 23 و 24 و 25 دوو بووە ئەو شەپۆلە سەرمە هاتووە شەپۆلەکە ڕۆژ تێپەڕی بەڵام زەرری خۆی کرد بۆ پلەی گەرما دابەزی بۆ ناقص 2 ژێر 0 ئەو وایە کرد ئەو دانەوێڵانی کە هەراژ بوو سووتانی گوڵ و گڵاکانی سووتان کاریگەری لەسەر گەنمەکە دروست کرد ئەوش ڕۆژ بەڵام خاڵێکی تر هەیە ئەگەر وشکە ساڵی کە ناتوانانی کەس بڵێ وشکە ساڵیە بۆ ڕێژەی بارانبارین لە ناوچەکانە جیاوازە و شەپۆلی باران ماوە ئەوانەی کەتوانیانە بەراوە کۆنتترۆڵە کاگەنۆر بن مەبەستم لەوە نەبوو کە لەم ساڵدا بۆ ساڵێکی تر هیچ کاریگەریەکی نییە بەڕێز بۆ ساڵێکی تر هیچ کاریگەریەکی نییە مەبەستم ئەگەر هەر کاتێک هەبێت ئەم حاڵەتە کاریگەری دەبێت لەسەر خاک مەبەستم لەو بوو یاخود تەنها کاریگەری لەسەر بەروبۆمەکە دەبێت طبعا کاریگەری بۆ خاک کەمترە بەڵام کاریگەری بۆ بەروبووم زیاترە بۆ بەروبووم هەر وەختەیە چونکە ئەم ڕێژەیە ئاوی تایە کاتێک ئەو سەرما گازە ناقص دوو ناقسێ ئەو ئاوە لەناو ئەو گەنمە لەناو ئەو گڵاو ئەو گوڵە ئەگەر هەبێت لەو سات و کاتە بەڵام بکو ئەم ساڵ کە ڕوویدا 25 چیەکە ئەی بەستێت ئەو ئاوە ئەبەستێت کە بەستی ئەو شانانە ئەمرێت کە مرد ئیترت ئەو شانە یعنی وەک چۆن خۆمانەڵێن و سوتاوە کە سووتێ زەر دەبێت و دوایەوە ئەسووتێ ئیتر ئەبێت چاوەڕێ بکەیت دووبارە وەچ بکاتەوە وەچی ئەگەر سات و کاتەکەی درەنگ بێت ئەو خەلە دووبارە ئەو بەرەومە ئەو بژارەت پێ نادا یعنی شەپۆلەکە کاریگەری خۆی کردو و ڕۆشتۆ جار وایە شەپۆلەکە لەم سات و کاتەدا ئاتێت مانگی چوارەتێت تەماشاکە ساڵی وایە دانەوێڵە زۆر حاڵی باشە بارانی باشە بەڵام لە مانگی چوارە شەپۆلێکی سەرماتێ ئەو خەلەودانە ئەو دانەوێڵە کاریگەری شەپۆلەکە واکات کە ئەو دانەوێڵە کرژەکاتەوە
یعنی وای لێکە بەروبوومەکە کە ئەگەر 100 تەنت هەبێ ئەیکاتە 70 تەن بۆت ئەیکاتە 50 تەن بۆت بۆ ئەو گەنمە قەڵە و جوانەی کە تێتە بەرهەم گەنمێکی کرژ و یان چۆن بڵێ کەم وەزن ئەداپێت یعنی وەزنی کەمتر ئەداپێت ئەمە وا ئەکات کاریگەری وا دروستەکە لەسەر ئەو دانەوێڵە هەندێکشی ئەسووتێنێت جا بۆیە ئێمە ئەبێ چی بکەین ئەوەی جەنابتان ئەگەر و پرسیارە با من ئێوە لێ منەکەن با من ئاراستەی جوتیانانی بکەم بۆ هەموو بینەرانی بەڕێزیش ئەبێ ئێمە پێش وەخت بە دوای تەرزێکی گونجاو بۆ ناوچەکەمان و ڕێژەی ئەمە یەک ڕێژەی بارانبارینی دیار بێت و سیستەمی ئاودێری سیستەمی یعنی مەبەستمان بە سیستەمی ئاودێری دانین بۆ زەویەکانمان ئەوەی کە دەیمە بکەینە بەراو ئەوەیشی کە بەراوە سیستەمی جۆرێکی تەرزێکی گونجاو بۆ دەیم بێرین بیچێنین ئەمە خاڵێک جیاوازی هەیە لە تەرزیەکی گەنمە کە لە بەراو بێ بۆ دەیم جا خەڵکانێکەیە هەر ئەو تەرزە بکە بۆ بەراو ئەچێنن ئەتێنن بۆ دەیمشێ چێنن ئەمە زۆر جیاوازە ئەمە زۆر هەڵەیە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە بتوانین جۆرێکی بەرگری بکە لە کەش و هەوای ناوچەکەت و هەروەها بۆ کەم ئاوی وتمان و هەروەها بۆ سەرما و بۆ ڕەشەبا ئەم دوو فاکتەرە زۆر باشە و هەروەها بژاری باش بێت یعنی ئێمە تۆ گەنم بۆ چیە چێنی بۆ ئەوەی ئەگەر ئەم ساڵ لە دۆنەمێکا 500 کیلۆ ئینتاجت هەبوو ساڵتر بێتە تەنێک و ساڵەتر زیاتر بێت با ئێمە چاوەڕێوە نەکەین بڵی یەک بەدەی بڕێەوە با یەک بۆ 25 یەک بۆ سی ببڕێ وەکو ساڵانێ هات بۆ یەک بۆ چلی بڕێوە ئێمە ئەبێ کار بۆ ئەوە بکەین وەکو وڵاتانی تر بە سیستەمی نوێ بتوانین تەکنۆلۆژیە بەکاربێنین بتوانین ڕاوێژ بە کەسانی سپۆر بکەین لە بواری کشتتوکاڵیە تا بتوانین بەرهەمێکی باشمان بێت کوالیتیەکی باش بێت و ئاسایشی خۆراک کە ئێمە دڵخۆشکەر بۆ ساڵانی تر کە لە گەنمە ئاسایشی خۆراکمان هەیە و بتوانین ئەوەی ئەو بڕەگەنمە احتیفازی پێوە بکەین و بتوانین تەکنۆلۆژیای نوێ و زانستی کشتتوکاڵی نوێ بەکاربێنین تا بتوانین ئەو ڕێجە و ئەو ڕێنجە و ئەو کوالیتێ و ئەو نزبەکە هەیمانە زیادیکەین بەڵکو کەم نەبێتەوە زانست بکەینە خزمەتی کشتتوکاڵ نەوەکوە بە ملوڕی کەسێک لەلایەکۆ ئەڕات تۆیەکە تێرێت تەرزێکە تێ وەڵام زەرم کردو کاکە تو خۆت هەڵت کردووە باش خۆ کەشوهواکە هەر کەشوهواکەیە بەڵام تۆڕی تەرزێکە تێری بۆ ناوچەکەت ناگونجێ بەڵێ کاگەنوەر هاوکارم سانە بابەتێکی گرنگی وروژان ئەویش خاکە خاچی کوردستان ئاشکرایە خاچیشی بە پیتمان هەیە بەڵام لەگەڵەوەشە ئێمە خاوەنی نەوتین بوونی نەوت لە ژێر زەویە تا چەند کاریگەری خراپێ بێ بۆ کشتتوکاڵ بوونی نەوت ئەوە شتێکی جیاوازە نەوت لە سەر و خاکۆ نییە لە خوارەوەی خاکە لە شوێنی وا هەیە 1000 2000 3000 4000 متر خۆڵایی خاکە ئەو نەوتە دەرەهێنرێت خاکی ئێمە ئەبێ نەوتەکەش دەرهێنین و ئەو دەرهاوێشتانە بەکاربێنین وەکو چۆن ئەوەی کە لە حەسیرە لە گەرمیانە هەیە ئەو دەرهاوێشتە ئەو غازە کراوەتە کارەبا من مەبەستمەوە بوو کە لێرە هەیە این نەوتەکە ئێمە لە سەروی خاکەکەەوە گەنممان چاندووە جوتیارەکان خەریکی گەنم چاندون و گەرمەشامی و جۆری ترن و لە هەمان بواری بەروبوومی کشتتوکاڵی ترن لە هەمان کاتە و ئاژەڵش بەخێوەکەن و ئەستان خۆیانش لەسەر ئەوە ئەژیان یعنی ماڵ و شتیانش هە لەوەیە جێشتا نەیان گواستەوە لە سەر و لە خواری ئەوەشەوە نەو دەرێنن و غازەکەیانش کردو بە کارەبا یعنی ئەبێ ئێمە هەوڵ بدەین ئەو جۆرە ئەو غازە من ئەوەش زانیاری ئەوە مشەیە کە هەموو غازێکی کە دەرهاوێشتەی کێڵگەنەوتەکان ناگونجێ بۆ بەکەن بەرهمێنانی کارەبا بەڵام ئەوەی حەسیرە خۆشبەختانە ئەگونجێ جیاوازە لەوەی شنگال و لە ئەوەی شێخان و شوێنەکانی تر ئەمە پێکاتەکەی جیاوازە ئەمە وای کردو ئەو پێکاتە جیاوازی غازەکە کە بشێ بۆ ئەوەی بۆ بەرهێنانی کارەبا جا ئێمە ئەبێ کارەوە بکەین لە نەوتەکە سوود ببینین و لە دەرهاوێشتەکەی سوود ببینین لە هەمان کاتە لە هێنیش سوود ببینین لە خاکەکەش سوود ببینین و خەڵکەکەش هۆشیارکەینەوە کە من چۆن لە خولی کشتتوکاڵی پار چەند کەسم لەو ناوچە بان کردووە هاوردمە بۆ خولەکان لە نێزە گۆشتەکانمان پێیان ڕاگەیاندونە بۆ ئەوی بتوانن
بۆی بتوانن بە سیستەمی زانستی نوێ کاری کشتتوکاڵی بکەن خۆشببختانە جوتیاران دەستیان بردو بۆ ئەوە بەڵام پێویستە حکومت زیاتر بێتە پێشەوە و حکومت کە هاوکاریان بکات بۆ ئەوەی بتوانن تەکنۆلۆژیای هەر هەمووکو ئێمە دەستگا کشتتوکاڵەکان ئاشنا بکەن بە زانستی کشتتوکاڵی و تەکنۆلۆژی کشتتوکاڵی نوێ و ئێمەش بگەینە جوتیاران و جوتیارانیش بتوانن بە فعلی لەسەر خاکەکانە بەرجەستەی کەن بەرهەمی کوالیتی بەرز و بەرهەمی زۆر و باشمان باشە بەرهەم کاگەنوەر ئەمە دەکەمە دوا پرسیار و ئاراستەی جنابتی دەکەم باسێک لە ئەودانی دەستکردمان بۆ بکە لە چەند ڕۆژی ڕابردوودا لەیەکێک لە بابەتەکانماندا باز لەوە کرا کە لە یەک دوو ناوچە هەرێمی کوردستان ئەودانی دەستکرد بەکاردێنن لە بری باران دیارە بێگومان ناوچەکان ڕوبەڕی وشکە ساڵی ڕەنگە بوو بێتەوە باسێکمان لەمە بوو بکە ئایا ئەو سوودی کە بە ئەودانی دەستکرد هەیە بۆ کشتتوکاڵ هاوشێوەی بارانبارینە یاخود جیاوازەلی یاخود بەروبوومەکە جیاوازێکی دەبێت لە چاو ئەوەی کە بارانی سروشتی بەسەردا ببارێنی یاخود ئەودانەکەی دەستکرد بێت ئەوەی کە باوە هەموو جوتیاران ئەوە لەسەر هەموو جوتیاران ڕاون لەسەرەوە ئەگەر ئەگەر لە سات و کاتێکی سووتانی بڵێ کێڵگە نەوتەکان و وەکو شەڕەکەی ساڵی 91 و شەڕی کوێت و ئەوانە نەبێ کە ئاسمان هەمووی ڕۆژ بێت و دووکەڵ باران بێ ئەو کاتە باران ببارێ بارانێکی خراپە بارێ یان بارانێکی بەلێزمە بێ یان بڵێ ئەمتار حامڵی ئەوانە نەبێت هەموو سات و کاتێکە جگە لەو کاتێلە کە خراپە یعنی کەشوا پیس بێ بەڵکو ئەو کاتانی تر باران باشترین ڕێژەی باران سات و کاتی گونجاو ببارێ خەلەودانمان زۆر باشە بەروبوومی دانەوەڵەمان بە تایبەتی زۆر باشە بێ و جیاواز لەو ساڵەوەکە ئەو کێڵگانەی کە ئەتوانن بارانی ئاوی دەستکرد بەکارتێنن ئاوی مەبەستم ئاوی ژێرزەوی بەکارتێنن ئاوی بیر بەکارتێنن و ئەگە بارانی دەستکرد وەکو جەنابەت باسێکی لە وڵاتان تر هەیە و لێرش بەکاربێ ئەوش کۆمەڵێک ڕێکاری جیاوازە کۆمەڵی موادی کیمیاویە هەورەکە قەتیسەکەن لە شوێنێکە بۆ ئەوەی بتوانن کۆمەڵی موادی کیمیاوی بەکارتێنن تا بتوانن باران لەو شوێنە ببارێ ئەو بارانی دەستکردە کولفەی زۆرە یعنی وەک چۆن بڵێ پارەیەکی زۆری ئەوێ تا بتوانانی بگەین و تەکنۆلۆژیای گەرەکە و کۆمەڵی ڕێکاری زانستی هەیە کە لای ئێمە و هێشتا ئەوە نییە لا ئێمە نەگەیماتە ئەو پلەیە بەڵام زۆر لە وڵاتیش هەبووە توانیان یعنی هەوڵێوەندا باران دەستکرد بەکاربێنن کەچی هەورەکە ئەو بارانەی بردو بۆ شوێنێکی تر یعنی هیلاکەکەیان بەزایع ڕۆشتووە بەڵام باشترەوەیە ئێمە هەموو زانستیەک و هەموو تەکنۆلۆژیەک و هەموو شتێ بەکاربێنین بە شێوەیەکی علمی زانستی بەڵام مەزمون بێت یعنی بتوانین بیقۆزینەوە لە سات و کاتی گونجاوە بەکاری بێنین ئەمە شتێکە لە دنیا هەیە بارانی دەستکرد بەڵام لای ئێمە هێشتا نەگەیماتەوە ئاستە بۆ پێویستە هەوڵ بدەیت بۆ ئەو ئاستە بەڵام ئێمە مادام بارانی ئاو بارانمان هەیە ئاو بارانەکە هەر ساڵێ باران ببارێ ڕێژە و بژاری دانەوێڵە زۆر باشترە چی وەکو کوالیتی چی وەکو بڕ زۆر باشترە لەوەی کە ئاوی ژێرزەوی بەکاربێنی یان بارانی دەستکرد بەکار بەڵێ بەڕێز ئەنوەر عەزیز ئەندازیاری کشتتوکاڵی سوپاس ڕاستەخۆ لە کفری ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن.